لە ساڵی 1961 پەیمانگەی هونەرە جوانەکانی بەغدای تەواو کردووە. چیرۆکێکی دوور و درێژی هەیە و ئەو کەسەی خۆشی ویستووە قەدەروا بووە کە نەیانتوانیوە هاوسەرگیری بکەن و دوای ئەویش هاوسەرگیری نەکردووە و بەتەنیا ماوەتەوە. مامۆستا ئەحمەد ماوەی چەندین ساڵە لە خانەی بەساڵاچوان ژیان بەسەر دەباو دەڵێ بەهۆی پێگنێنانی ژیانی ئەوسەری و تەنیامانەوەی کەوتۆتە خانەی بەساڵاچوان. گەنج بووم، بە تێم بووم، بەهێز بووم. طبعا ظروفی سیاسی و اقتصادی و هەندێک تەسیری هەیە، بەڵێ وایە ممکنە ئەوەی من ویستیم بۆم نەبوو و وەکو گوتنی ئەوە طبعا هەر کەسێ نەسحەت بێ بۆ هەموو گەنجەکان نەڵێ من وەڵا من ئەوەم ویست ئەوەم ئەوێ نە، قسمەتی خوای چیبی ئینسان پێ رازی بی، یعنی ئەگەر یەکێ نەبوو یەکی تر دەبێت غەدر لە خۆی نەکا وەکو من وەکو گوتنی. بەڕاستی سوکە هاوسەنگیری پێویستە هەموو ئینسانێک هەموو کوڕێک جن وێنێ هەموو کچێکی مێر بکە و ئەوە نەسحەت بێ بۆ هەموو گەنجێک نەڵێ من ئەوەم ویست نەبوون ئیتر ژن ناین نەخێر ژن بێنە و ئەو کەسانەی دێن بۆ ماڵی بەساڵاچوان بەشێکیان لەلایەن کچ و کوڕەکانیانەوە ڕەوانەی ئێرە دەکرێن بە بیانووی ئەوەی ناتوانن خزمەتی دایک و باوکیان بکەن یاخود بەشێکی دیکەیانە و سەرگیریان نەکردووە یان کە سوکاریان نییە. بەساڵاچوێکیش داوا دەکات کوڕ و کچان قەدری دایک و باوکیان بزانن و بە باشترین شێوە خزمەتیان بکەن چونکە دایک و باوک ماندوو بووە تا ئەوانی بەخێو کردووە و گەورەی کردوون. کە تەمەنیان گەورە بوو ئیتر پێیان بەخێو ناکرێ، مەجبورن دەهینە بۆ ئێرە ئافرەت بێ پیاو بێ تەمەنی زۆر گەورە بێ مەسەلەن لە 60 و 70 ئەوانە بن پێیان دەڵێ ئەمە بۆمان بەخێو ناکرێ دەهینە ئێرە لێرەشی تر لێرە دەژی ینی وەکو بلەی وەکو ئێمە وەکو بلێ وەڵڵاهی بڵێم یعنی چەند وەکو باسم کرد چەند خزمەتی داک و با بکرێ ئەوەندەکەمە ئەوەی دێتە ئێرانە هەیە بە ئارەزوی خۆی دێ هەیە دایکی خۆی دەین هەیە باوکی خۆی دێنی بۆ ئێرە ئێوە چ ویجدانەکەەوە بە خێوی کردی گەورە کردی دوایش فرێدە خانەی بەسەڵاچوان. ماڵی بەساڵاچوانی هەولێر لەلایەن دەستگای خێرخوازی بارزانی خزمەتگوزارەکانی وەک پزیشک و خواردنی بۆ دابین دەکرێ و حکومەت هێرەمی کوردستانیش مانگانە بڕاپارەیەکی بۆ هەر بەساڵاچوویەک دابین کردووە بۆ پێداویستی ڕۆژانەیە. وە زۆرترین ڕێژەش لە بەساڵاچوو لە ماڵی بەساڵاچوانی هەولێرە دووبارە بۆ حکومەی هەم لە ڕووی ڕووبەرەوە فراوانە و هەم لە ڕووی خزمەتیشەوە لە ئاستەچی باڵادایە لە خزمەتکردن. لە ئێستادا ڕێژەی 80 بەساڵاچوومان هەیە، 30 ئافرەتن مێنە و 49 پیاون. سەبار بە خزمەتگوزاریەکان 24 کاتژمێر دەوامە و حکومەتی هەرێمی کوردستان بە خۆشحاڵیەوە مەسرەفەشی جێب سوکە مەسرەفە کە ڕێژەکەی 45,000 دینارە بڕیوێتەوە بۆ هەر بەساڵاچوویە کە لێرە وەردەگیرێت بۆی ڕۆژانە بە خۆی سوودی لێوەربگرێت. بە شێوەیەشی تر لە ڕووی تەندروستیەوە هاوکارێکی جددیە هەم نەخۆشخانە حکومیەکان و هەم کەرتی تایبەتیش. نزیکی 80 بەساڵاچوو لە ماڵی بەساڵاچوانی هەولێر دەژین و تەواوی پێداویستەکانی ژیانیان بۆ دابین کراوە. بەساڵاچوان لە ماڵەکە بە پێچەوانی ئەو تەمەنی تیدا ژیاون دوورن لە یادگاری و خێزانەکانی خۆیان لە خۆشی و ناخۆشیەکانیاندا لەگەڵ کەسانێکن کە هاو خوێن نین بەڵکو هاو تەمەن و هاو خەمن. ئازەر فاروق، کوردستان 24 هەولێر.